کۆتا دەرفەت بۆ ئێران چییە؟ دیپلۆماسی یان هێرش کامیان کاریگەرترە؟ داڕێژەری گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران چی دەڵێت؟ دەواازەیەک بۆ چوونە نێو باسەکە. کۆماری ئیسلامی ئێران ماوەی چەندین ساڵە لەلایەن ئەمریکاوە گەمارۆی قورسی ئابووری خراوەتە سەر. ئەماش دوایەوەی ئەو ڕژێمە هەوڵیدا دەستی بگات بە چەکی ئەتۆمی. هەر لە سەرەتەی ڕاگەاندنی دەستڕاگەیشتن بە وزەی ئەتۆم لە ئێران، کۆمەڵگەی نێودەوڵەتی نیگەرانیەوە بوون کە کۆماری ئیسلامی بە مەبەستێکی مەترسیدار سوود لە وزەی ئەتۆمی وەربگرێت و بۆ دڵنیابوونەوە لە چالاکیەکانی ئێران، ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی نێردە و چاودێری تایبەتی ناردە وزەخانە ئەتۆمیەکانی ئێران و تاوەکو ئێستاش بەردەوام چاودێری ناوەندەکان دەکەن. ئەمریکا کە سەرەکیترین وڵاتە بۆ دژایەتی دەستڕاگەیشتنی ئێران بە وزەی پێشکەوتووی ئەتۆم و گرنگتر لەوەش چەکی ئەتۆمی، لە ماوەی ساڵانی ڕابردوودا دەیان گەمارۆی جۆرە و جۆری خستۆتە سەر و ڕژێمە، بەڵام سەر ڕای گەمارۆکانیش ئێران هەر درێژەی بە پیتاندنی ئۆرانیۆم بۆ چەکی ئەتۆمی داوە. ئەمریکا، ئەوروپا و ئاژانسی وزەی ئەتۆمی تاوەکو ئێستا چەندین جار سەبارەت بە بەرنامەی ئەتۆمی لەگەڵ ئێران گفتوگۆ و دانوستانیان بەڕێوە بردووە، بەڵام ئەم هەوڵانەش ئەنجامێکی ئەوتۆیان نەبووە. بژاردەی لێدان لە ناوەندە ئەتۆمیەکانی ئێرانیش گریمانەیەکی دیکەیە کە تا ئێستا لە تەمومشدا ماوەتەوە. لە ماوەی ڕابردوودا کە ئیسرائیل هێرشی کردە سەر تاران، گومانەکان بەو شێوەیە بوون کە گوایە ئیسرائیل و ئەمریکا پلانیان هەیە بنکە و ناوەندە ئەتۆمیەکانی کۆماری ئیسلامی بکەنە ئامانج. بەڵام ئەم گریمانەیە تا ئێستاش یەکلایی نەبووتەوە کە ئایا هێرش بۆ سەر بنکە و ناوەندە ئەتۆمیەکانی ئێران بەڕێوە دەچێت یان نا. کۆمەڵێک پرسیاری سەرەکی لەم بارەیەوە هەیە کە لە بازنەیەکی ناڕووندا دەسوڕێنەوە. لەوانە ئەگەر هێرش بکرێت چۆن و بە چ شێوەیەک دەبێت؟ ئاکامەکەی چی دەبێت؟ ئایا هێرشەکە سەرکەوتوانە بەڕێوە دەچێت یاخود لە ئەگەری سەرنەکەوتنی هێرشەکەدا لێکەوتەکانی بە ڕۆژەڵاتی ناوەڕاست چی دەبێت؟ لە کۆتاییشدا ئەگەر هێرش نەکرێت ئایا بژاردەی دیپلۆماسی و دانوستان کاریگەر دەبێت یان ئەویش دیسان دەرفەتێکی دیکە دەبێت بۆ بەردەوامبوونی کۆماری ئیسلامی کە لە دەستڕاگەیشتن بە چەکی ئەتۆمی نزیک ببێتەوە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە باشتر وایە لە خۆمانەوە بڕیار نەتین، چونکە ڕاستە لە نێوان باس و خواستە پەیوەندیدارەکانی دۆسیە ئەتۆمی ئێراندا زۆر بەمان زانیاری و بۆچوونمان هەیە، بەڵام دەبێت جان بەوەدا بنین کە بەڕادەی شارەزایەک و ئەندازیارێکی پرسە استراتیژیەکانی ئەمریکا بۆ کاروباری ئێران ئاگاداری دۆخەکە نین. ئەمە بەو مانایە نییە کە ئێمە هیچی لێ نەزانین، بەڵکو با لە گۆشەنیگایەکی دیکەوە بڕوانین و بزانین بناغەدانەر و ئەندازیاری گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران چی دەڵێت و دۆخەکە چۆن شرۆڤە دەکات. بێمتمانەی کۆماری ئیسلامی بە ئەمریکا بێ ئاکامی گفتوگۆکان. ڕیچارد نیفیو زانای ناوەندی توێژینەوەی زانکۆی کۆلۆمبیا لە سەنتەری سیاسەتی وزەی جیهانی و یاریدەدەر لە پەیمانگای واشنتۆن بۆ سیاسەتی ڕۆژەڵاتی ناوەڕاستە. نیفیو لە سەردەمی ئیدارەی جۆ بایدن وەک جێگری نێردەی تایبەتی ئێران و لە سەردەمی ئیدارەی ئۆباماشدا لە ئەنجومەنی یاسایشی نیشتمانی و وەزارەتی دەرەوەی ئەمریکادا کاری کردووە. ڕیچارد نیفیو شارەزای سیاسەتی دەرەوەی ئەمریکا کە بە داڕێژەری گەمارۆکانی ئەمریکا دژی کۆماری ئیسلامی ناسراوە باس لەوە دەکات کە پێویستە دۆناڵد ترامپ دەرفەتێکی دیپلۆماسی دیکە، بەڵام وەکو کۆتا دەرفەت بە ئێران بدات و لە هەمان کاتیشدا هێزی سەربازی بخاتە ئامادەباشیەوە و ئامادەی هەر چەشنە هێرشکردنێک بێت بۆ سەر ئێران، تاوەکو تاران دڵنیا ببێتەوە لە ئیرادەی بەهێزی ئەمریکا و سووربوونی لەسەر بڕیارەکەی. نیفیو لە وتارێکدا کە ڕۆژی پێنجشەممە 2 کانونی دووەمی 2025 بەرامبەر بە 13 بەفرانباری 2024 لە گۆڤاری فارن ئەفێرزدا بڵاوی کردوتەوە نووسیویەتی بە لەبەرچاوگرتنی مەترسیەکانی کردەوەی سەربازی و هێرشکردنە سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران، پێویستە ئەمریکا هەوڵێکی کۆتایی و ڕاستگۆیانە بدات بۆ دانوستان لەگەڵ کۆماری ئیسلامی، ئەمەش بۆ ڕاگرتنی بەرنامە ئەتۆمیەکەی تاران لە سەرەتای سەردەمی نوێی ترامپدا. نیفیو کە پێشتر ئەنجامی تیمی دانوستانکاری ئەمریکاش بوو لە کاتی دانوستانە ئەتۆمیەکانی ئێران لەگەڵ زلهێزەکانی جیهان دەڵێت هێرشێک کە بنکەی نەتەنز و بنکە ئەتۆمیەکانی دیکەی ئێران تێک بدات کۆتایی کێشەکە نابێت، هەروەک چۆن مردنی موحسین فەخریزادە لە ساڵی 2020 و هێرشەکان بۆ سەر بنکەی بەرهەمهێنانی سەنتەرفیوژی ئێران لە ساڵی 2021دا کۆتایی بە کێشەکان نەهێنا. موحسین فەخریزادە کە 2 ساڵ و نیو پێشگوژرانی سەرۆک وەزیرانی ئیسرائیل بە باوکی بۆمبی ئەتۆمی ئێران ناوی هێنابوو ڕۆژی 27 تشرینی دووەمی 2020 لە هێرشێکدا بۆ سەر ئۆتۆمبیلەکەی لە ڕێگەی ناوچەی ئەبسەردی تەماوەند کوژرا.
نیفیو کە لە سەردەمی سەرۆکایەتی باراک ئۆباماشدا بەڕێوەبەری دۆسیە ئێران بووە لە ئەنجومەنی یاسایشی نەتەوەی ئەمریکا ئاماژە بەوەش دەکات. ڕەنگە ئەمریکا ناچار بێت بە بەردەوامی هێرش بکاتە سەر ئێران بۆ ئەوەی تەماحە ئاتۆمیەکانی بۆ هەمیشە سەرکوت بکات، یان هێرشێکی گەورەتر لەوەش بکات کە چاوەڕوان دەکرێت. بەڵام ئەگەر ئەو هێرشانە ئەنجام بدرێن، ئەستەما بتوانین بڵێین کۆماری ئیسلامی بە خێرایی ڕوو لە بژاردەی دیپلۆماسی بکات، مەگەر گۆڕانکاریەکی بنەڕەتی لە ناو خودی ڕژێمی ئێراندا ڕوو بدات کە ئەمەش دیسان ئەستەما. ئەو دەڵێت دانوستانەکانی ساڵی 2021 و 2022 بۆ گەڕانەوەی ئەمریکا و ئێران بۆ پابەندبوون بە تەواوی ڕێککەوتنەکانی شکستی هێنا، چونکە ئێران متمانەی بە ئەمریکا نەبوو. پێویستە ئەو ڕاستیەش لە بەرچاو بگرین کە کۆماری ئیسلامی لە ئێستادا ئەو ڕژێمەی ساڵانی پێشوو نییە کە بانگەشەی زلهێزبوونی دەکرد. ئابووری داچەپیوی نێوخۆی ئێران، قەیرانی وزە، ناڕەزایەتی خەڵک، لاوازبوونی جومگە سەربازیەکانی، پشتێکردنی هاوپەیمانەکانی و بڕینی دەستی لە ناوچەکە، تێکشکانی هیلالی شیعی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین و دەیان پرسی گرنگی دیکە ویان لە ئێران کردووە کە چیتر نەتوانێت وەکو پێشوو هەڕەشەی تند بکات. دەتوانین بڵین لە ڕاستیدا کۆماری ئیسلامی لە ئێستادا تا ڕادەیەکی بەرچاو چۆتە حاڵەتی بەرگری سیاسی دیپلۆماسیەوە و دەکرێت مل بە دانوستان بدات. هەروەک چۆن عەباس عێراقچی وەزیری جەرەوەی ئێران باسی لەوە کرد کە ئامادەی دانوستانن لەگەڵ ئەمریکا. بە سەرنجدان لە ڕەوتی دانوستانەکان لە نێوان ئێران و ئەمریکادا، دۆخی هەنووکەی ئێران و پێشاتە نوێیەکان لێرەدا پرسیارێکی دیکە دێتە ئاراوە. ئەگەر کۆماری ئیسلامی دیسان متمانەی بە ئەمریکا نەبوو، ئایا لێجان لە ئێران دەتوانێت کاریگەری ئەرێنی هەبێت و ئەم ڕژێمە بترسێنێت یاخود وای لێ بکات کە دەستبەرداری دروستکردنی چەکی ئەتۆمی بێت؟ گریمانەی لێدان و لێکەوتە مەترسیدارەکانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سەرەڕای ملکەتبوونی تاران بۆ دانوستانی دووبارە لەگەڵ ئەمریکا و سەرەڕایەوەش کە لێدانی ئەمریکا لە ئێران و بنکە ئەتۆمیەکانی هێشتا یەکێک لەو گریمانانەیە کە لە تاریکیدا ماوەتەوە، بەڵام ئەم پرسە تەنیا پەیوەندی بە ئێران و ئەمریکاوە نییە، واتە بە شێوەیەک نییە کە ئەمریکا لە ئێران بدات و لە گەشبینانەترین دۆخدا بنکە ئەتۆمیەکانی لەناو بەرێت و هیچ لێکەوتەیەکی بۆ وڵاتانی دیکە و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبێت، بەڵکو چەندین لێکەوتەی کوشندە و مەترسیداری دەبێت کە ڕیچارد نیفیو بە کورتی ئاماژەی بە هەندێکیان کردووە. نیفیو دەڵێت هێشتا زۆر هۆکاری باش هەن بۆ بردومان نەکردنی ئێران. لێدانی وڵاتەکە ئاژاوە و ناسەقامگیری زیاتر دەخاتە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. ئەمەش لە کاتێکدایە کە واشنگتۆن دەیەوێت سەرنجی لەسەر ناوچەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بێت. ئەگەر هێرشەکان سەرکەوتوو نەبن، دەتوانێت متمانەی ئەمریکا لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا تێک بدات. لەمبارەیەوە ئەگەری شکستێنان زۆرە، تەنانەت ورترین لێدانەکانیش ڕەنگە تەنها بە ئەتۆمیکردنی ئێران دوا بخەن و نەبنە هۆی دەستبەرداربوونی یەکجاری ئێران لە پرسی ئەتۆمی. نیفیو دەشڵێت ئەمڕۆ دۆسیەی کردەوەی سەربازی ئەوەندە ڕێکوپێک نییە. بەرنامەی ئەتۆمی ئێران وەکو سەرەتا نەماوە. لە ڕاستیدا وڵاتەکان نزیکەی هەموو ئەو شتانەی هەیە کە پێویستیانە بۆ پیتاندنی ئۆرانیۆم و دروستکردنی چەک. بەڵام لەلایەکی دیکەوە تاران زیاتر لە پێشوو لاوەسترە و زیاتر پێویستی بە ڕێگریەکی نوێ هەیە. تۆڕە هاوبەشەکانی لە دۆخێکی خراپدان و ئیسرائیلیش لە ساڵی 2024دا چەندین جار لە چوارچێوەی سنوورەکانی ئێران هێرشی کردە سەر ئامانجەکانی. هەروەها ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتیش وەستاوەتەوە لەسەرەوەی کە ئایا فشار بخەنە سەر ڕژێمی ئێرانیان نا. هێشتا ئەگەری سزای تند بەسەر ئێراندا هەیە، بەڵام بەردەوام لەلایەن چین و هیندستان و رووسیا و وڵاتانی دیکەوە ئەو گەمارۆیانە پێشێل دەکرێن. ڕەنگە دەستپێکردنەوەی جێبەجێکردنی گوشاری تەواوەتی بتوانرێت ئەنجام بدرێت، بەڵام پێویستی بە هاوکاری چین دەبێت بە تایبەتی لە کاتێکدا کە پەکین ڕوبەڕووی دژمنایەتی دوولایەنە دەبێتەوە لەلایەن واشنگتۆنەوە. بە هەمان شێوەش پەیوەندیەکانی رووسیا لەگەڵ ئێران بەهێزترە لەوەی کە لە ساڵانی ڕابردوودا هەبووە. ئەمەش بەهۆی پەیوەندیە بەرگریە هاوبەشەکانەوە پەرەیسەندووە. ئەندانەکانی تاران بۆ چوونە ناو چوارچێوەی بەرنامەی ئەتۆمی لە ئێستادا بژاردەیەکی باشترە لەوەی هێرش بکرێتە سەری و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لەمە زیاتر بشڵەژێت. ئاکامی ئەم باسە چارەسەری ڕیشەیی یان کاتی. گۆڕانکاریەکانی ناوچەکە و ڕووداوەکان بە خێرایی دێنە ئاراوە. کارتی گوشارەکانیش زۆر جار هەل دەڕەخسێن و جارجاریش پێچەوانە دەبنەوە.
بەڵام دەکرێت بۆ یاریزانە زیرەکەکان هەردوو دۆخەکە بۆ بردنەوە دەستەبەر بکرێت. دەکرێت وەکو کۆتاباس بڵین ئەگەر ئەمریکا لە گەڕی نوێی دانوستانەکاندا ڕێگا بە هاتنە پێشەوەی کۆماری ئیسلامی بدات کە بێگومان کۆماری ئیسلامی داواکاری کەمی نابێت بۆ ڕازی بوون بەڕێککەوتن، ئەوا دەکرێت گریمانەیەوە بکەین بۆ ماوەیەکی کاتی ڕژێمی ئێران دەستبەردار یان پەرەپێدانی بەرنامەی ئەتۆمیەکەی کەم بکاتەوە، بەڵام لە کۆتاییدا هەر درێژە بە پەرەپێدانەکانی دەدات. وەک چۆن ئێستاش سەرەڕای هەموو گوشارەکانی ڕۆژاوە ئەو ڕژێمە پێی وایە کە بە ئەتۆمی بوون مافی خۆیەتی. ئەگەریش هەردوو لایەن بە ئاکامێکی خوازراو نەگەن، ئەوە ئێران چەندین وڵاتی پشتیوانی وەکو چین، هیندستان و رووسیا هەیە کە بتوانن بە شێوەی ناڕاستە و خۆ پشتی بگرن و نەهێڵن لە بەرامبەر ڕۆژاوادا چۆکدا بدات. لە کۆتاییدا دەکرێت بڵین باشترین چارەسەر بۆ ئەو پرسە وەک ڕێککەوتنێکی دیپلۆماسی دەمێنێتەوە، بەڵام دیپلۆماسیەکی ڕاستەقینە و لەگەڵیشیدا ئامادەکاری هێرشی سەربازی جا چ بۆ سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران یان ناوەندە نەوتی و وزەیەکانی ئەو ڕژێمە بێت.